فرمو ڕەجا دەکەم فرمو خێر بێ. ئامادەبوانی بەڕێز ئێوارەتان باش. خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێوە بەشداری ئەم ڕێوڕەسمە دەکەم. هەموو لایەکتان بەخێر بێن. بە خێراتنێکی تایبەتی ئەوانە دەکەم کە ڕێگەیەکی دووریان بڕێوە و بە تایبەتی بۆ ئەو مەراسمە لە دەرەوەی وڵات گەڕاونەتەوە. بەخێر بێن. ئەوەی زۆر مایەی خۆشحاڵیە ئەوەیە کە ئەمڕۆ بەرهەمی 13 ساڵی پرۆسەی زانستی زانکۆی کوردستان هەولێر لێرە دەبینین کە پرسیارم کرد بۆچی ڕێوڕەسمەکە خراوەتە ڕۆژی هەینی کە ڕۆژی پشووە. بە وەڵامەکە زۆر خۆشحاڵ بووم کە گوتیان ڕۆژانی دەوام هەندێک لە ئێوەی بەڕێز لە هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان ناکرێت شوێنی کارەکانتان بەجێ بهێڵن بۆ ئەوەی ئیشی کارگێری کۆمپانیەیەک یان ئۆفیسێکی بەڕێوەبردن لە ئەو شوێنەی کە ئیشی لێ دەکەن نەوەستێت. کەواتە ئێوەی بەڕێز ئەم گەنجە سەرکەوتوانە بە تەواوی بەرهەمی بەدیهاتووی ئەو ڕوانگەیەن کە زانکۆی کوردستان هەولێر لەسەری دامەزراوە. ئەویش پێگەیاندنی کادری کلیلی و لێهاتوو بەتوانا بۆ بازاری کار، بۆ داهێنان و بەڕێوەبردن و خزمەتکردنی وڵات بە باشترین شێوە. مایەی شانازیە کە بە پێی ئامارەکان کە ئەمڕۆ پیشانیاندا لە سەدا 99 ئێوەی دەرچوانی زانکۆی کوردستان لە بواری زۆر گرنگ وەک کەرتەکانی وزە، نەوت و گاز، دیبلۆماسی، پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە هەردوو کەرتی تایبەت و گشتیدا کارتان دەستکەوتووە یا خۆتان کاری خۆتان بنیاد ناوە و هەرخۆشتان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەی دەبن و دەرفەتی کارتان بۆ خەڵکی دیکە و بۆ هەندێ لە هاوپۆل و هاوکارانیشتان دابین کردووە. بەڕاستی بەڕێوەبەرانی ئەم زانکۆیە شایانی دەستخۆشیەکی زۆرن، چونکە زانکۆی کوردستان هەولێر هەرگیز نەیویستوە تەنها هەڵگرانی بڕوانامە دەربچوێنێت کە نەتوانن کار بدۆزنەوە یا تەنها چاویان لەوە بێت حکوومەت کاریان پێ بدات و وەک فەرمانبەر دایان بمەزرێنێ، بەڵکو هەمیشە ئامانجی ئەوە بووە گەنجی زیرەک و بەتوانا و شارەزای کار ئامادە بکات. بە خۆشحاڵیەوە ئەوەی ئێستا دەبینین بەدیهاتنی ئەو ئامانجەیە هیوادارم هەر بەو شێوەیەش بەردەوام بێت. زانکۆ دەبێ قوتابیەک دەربچوێنێ کە بازار و کار چاوەڕێی بن و پێویستیان پێبێت، نەک خۆی بۆ کار بگەڕێت و نەیدۆزێتەوە. وەک پێشتریش گوتومانە پەروەردە و خوێندنی باڵا کلیلی هەموو سەرکەوتن و پێشکەوتنێکن لە هەر وڵاتێک. دەبێ خوێندنی باڵا لەگەڵ پێداویستیەکەمان لە بازاری کار بگونجێنین. بەڕێزان، هەست بە شانازیەکی گەورە دەکەین کە دەبینین زانکۆی کوردستان لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا دەستەبژێرێکی گەنجی لە کوردستان دروست کردووە کە ئەمڕۆ کاریگەریەکی بەرچاویان لە کۆمەڵگەی کوردستاندا هەیە. مایەی شانازیە کە دەرچوانی ئەو زانکۆیە دەبینین گەنجانی شارەزای کارن، زمانزانن، هزرکراون، داهێنەرن و لە سەروی هەمووشیانەوە نیشتیمان پەروەرن و دەیانەوێ خزمەتی وڵاتەکەیان بکەن. هەر لێرە دەمەوێت دەستخۆشی لە دەرچوانی زانکۆی کوردستانی هەولێر بکەم کە دوای دەرچوونیان لە زانکۆ هێشتا لە خوێندنی باڵا بەردەوامن و لە باشترین زانکۆکانی جیهان لەو بوارەنەدا دەخوێنن کە
کە بۆ هەرێمی کوردستان زۆر پێویستن. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. پێیان دەڵێم کوردستان چاوەڕێی سەرکەوتنی گەورەتری ئێوەیە کە بگەڕێنەوە. چاوی لە شارەزایی و پسپۆریتانە بۆ خزمەت و بۆ بەشداریکردن لە پێشخستنی زیاتری وڵات و کۆمەڵگەکەمان. هەموو ئامارەکان و چیرۆکی سەرکەوتنی ئەو زانکۆیە ئەوەمان پێدەڵێ کە دەبێ زانکۆی کوردستان هەولێر وەک پێویستیەک بۆ پێگەیاندنی کەسانی بەتوانە و پێشەنگ لە زۆر بواردا کار و بەڕێوەبردندا بەردەوام بێت و زیاتر پێش بکەوێت. باوەڕم بە سەرۆکایەتی و مامۆستایان و قوتابیانی ئەو زانکۆیە هەیە کە دەتوانن زانکۆیەکەیان زیاتر پێشخەن. ئێمەش بە هەموو توانایەکەوە هاوکار دەبین بۆ زانکۆی کوردستان و هەموو زانکۆیەکان لە کوردستاندا. سوپاسی زانکۆی کوردستان هەولێر دەکەم کە دەرفەتی خوێندنی بە قوتابیان و خوێندکارانی هەموو ناوچە و بەشەکانی کوردستان و پارێزگاکانی عێراق و هەموو پێکهاتە و نەتەوەکانی کوردستان داوە و لە 13 ساڵی تەمەنیدا زیاتر لە 1200 خوێندکاری لە چەندین بەشی جیاوازی بوارەکانی ئەندازیاری، زانستی کۆمەڵایەتی، دەرمانسازی و کار و بەڕێوەبردندا پێگەیاندووە. لەم زانکۆیە دەرچوون و کاری باشیشیان دەستکەوتووە. دەرچوانی زانکۆی کوردستان سەرکەوتوانە جێی پەنجەیان بە شوێنی کارەکانیاندا دیارە. سوپاس کە هاوکاری منداڵی شەهید و قوتابیە زیرەکەکانی کەم دەرئامەد کراوە بۆ ئەوەی دەرفەتیان هەبێت لەم زانکۆیەدا بخوێنن. ئامادەبوانی خۆشەویست، کۆکردنەوەی زۆربەی زۆری دەرچوانی زانکۆی کوردستان هەولێر کە ئەمە بۆ جاری یەکەمە دەکرێت بیرۆکە و کارێکی نمونەیی هەتا بڵێ باشە. دەستخۆشی لە بیرۆکە و لە ڕێخەرانی ئەم مەراسمە دەکەم. دەبێ ئەو کۆبوونەوەیە بکرێتە دەرفەتێک بۆ دروستکردنی تۆڕی پەیوەندی نێوان دەرچوانی ئەو زانکۆیە لەگەڵ یەکتر و بەهێزکردنەوەی پەیوەندی دەرچوانیش لەگەڵ زانکۆی کوردستانی هەولێر. مرۆڤایەتی و بەکاری هاوبەش و تێکهەڵاوی گەشەی کردووە. ئێوەش دەتوانن وەک زانکۆی کوردستان کۆمەڵێکی زانستی و پێشکەوتو لە ڕێگەی ئەو پەیوەندیای بەردەوامەی نێوانتان دروست بکەن. ئەم کۆبوونەوەیە گرنگە بۆ پێزانوین و ڕێزگرتنی دوولایەنەی دەرچوانی زانکۆ و زانکۆ بۆ دەرچوان. ساتێکە بۆ پێزانین، بۆ ڕێزگرتن و پێزانینی ئەوەی کە زانکۆ بە دەرچوان و بەخشیوە و دەرچوانیش بە کۆمەڵگە و بە وڵاتیان بەخشیوە. بێگومان کار و کاریگەری دەرچوانی زانکۆ لە شوێنی کار و کۆمەڵگەدا مایەی شانازی گەورەیە بۆ زانکۆی کوردستان. بەڕێزان، ئێوە کە لەم زانکۆیە دەرچوون ئەمڕۆ بوونەتە بربڕەی پشتی ئەو دامەزراوانەی کاریان تێدا دەکەن. کەسی لێهاتووی تایبەتن. سەرکەوتنی ئێوە لە خوێندن و لە کاردا ئیلهام بەخش و هاندەری نەوەی دوای خۆتانە بۆ خۆماندووکردن و شەونخوونی لە پێناو سەرکەوتنێکی گەورەتردا. پیرۆزبایی و دەستخۆشیتان لێ دەکەم. هیوادارم نمونەتان هەر زۆر بێت لە وڵاتەکەمان. بەڕاستی خۆشحاڵم کە لێرە پێشەنگ و سەرمەشقی نەوەیەکی ژیر و زیرەک و لێهاتووی کوردستان دەبینم. هەبوونی ئێوەی خۆشەویست و ئەو پێگە و پۆست و کارەی کە پێی گەیشتون، ئەو ئەرک و خزمەتەی هەر یەکتان لە بوارێکدا دەیکات بەڵگەیەکی دیاری ڕاست و دروستی و سەرکەوتنی ئەو ڕوانگەیەیە کە زانکۆی کوردستانی هەولێر لەسەری دامەزراوە و بۆ تەمایەی شانازی ئەمڕۆ. دڵنیام ئێوە و گەنجانی پێگەیشتووی وەک ئێوە دەبنە داینەمۆی سەرکەوتن و پێشکەوتنی زۆر گەورە بۆ گەلی کوردستان لە هەموو بوارەکاندا. ئێوە بەرهەمهێنان و بەڕێوەبردن لە وڵاتەکەماندا بە تەئکید پێش دەخەن. لەبەر ئەوەش دڵنیام بەوەی کە ئێوە مایەی شانازین بۆ خۆتان و بۆ وڵاتەکەتان و بۆ خانەوادەکانتان. دووبارە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. سوپاس و دەستخۆشی و پێزانین
بۆ سەرۆکایەتی زانکۆی کوردستان هەولێر و هەموو ئەو مامۆستا بەڕێزانە و ستافە بەڕێزانەی هەر لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستا لە زانکۆ کار و خزمەتیان کردووە کە هەندێکیان لێرە دانیشتوون یان ئێستا لە شوێنی دیکە خزمەت دەکەن و نەوەیەکی ژیر و لێهاتووی وەک ئێوە پێدەگەینن. هیوای سەرکەوتن و ئێوارەیەکی خۆشتان بۆ دەخوازم. زۆر خوشحاڵ بووم دیسانەوە پێتان بڵێم کە بەشدارم کرد کە بەشدار بووم لەو مەراسمە. دوای 13 ساڵ ئەوەی کە بەبیرم هاتەوە ڕێک ئێمە زانکۆی کوردستانمان بۆ ئەوە دامەزراند بوو کە ئەوانەی کە لەم زانکۆیە دەردەچن بتوانن خزمەتی وڵات بکەن و ئەم وڵاتە پێش بخەن. خۆشحاڵم بەوەی کە ئەمڕۆ دەبینم دوای 13 ساڵ دەبینم بەڕاستی گەنجانی لێهاتوو پێگەیشتون ئێوە دڵنیابن مستەقبەلی ئێوەیە قیادەکردن و پێشەنگکردن بۆ بەرەو پێشبردنی ئەو وڵاتە لە ئەستۆی ئێوەیە. ئەمە ئەرکی ئێوە قورس دەکات. ئەرکتان وازم لەوە هێنا باندێ قسەی ئەوهاشتان بوو بکەم. ئەمە ئەرکی ئێوە قورس دەکات. ئاسان نییە. ئەرکی سەرشانیشتان زۆر زیاتر قورس دەکاتن. ئێوە قیادەی مستەقبەلی ئەو وڵاتەن. ئێوە کوردستان پێویستی بە ئێوە هەیە لەبێ لەوە تێبگەن. ئێمە ملەتێکین تەنها دەتوانین بە فێربوون بە عەلم بەوەی کە خۆمان ماندوو بکەین دەتوانین پێش بکەوین. شوێنی جوغرافیایی ئێمە وایە. وڵاتی ئێمە وایە. ئێمە دەتوانین بە زانکۆ بە فێربوون بە عەلم خۆمان بۆ ئایندەیەکی گەشتر بە دڵنیاییەوە بۆ وڵاتەکەمان و بۆ ملەتەکەمان ئامادە بکەین و ئێوەش پێشەنگ و قیادەی ئەو وڵاتە دەبن. دەست بخێر.